ئەو ئاوازەژنوەیە پێشکەشە بە کاکە ئیبراهیم، پێشکەشە بە کاکە بۆتان کۆسمەتیک، پێشکەشە بە یەکێکی میوانە عەزیزەکانی لێرە ئامادەنە، هیوادارین بەدڵیان بی. یاڵا ئەو دەردای من گرتومە جارێ تۆ ناڵێ چیتە لە لای تۆ ئاساییە تۆ پێ دوایە بەسیتە هەرچی سۆز و وەفایە پێویستان نەتۆنیتە دڵنیا بە هەر دەڕوە ئەو عومرەی کە باقیتە من لە نێو غەم و ژانە تۆ دڵخۆشی و شایتە بێ هەواڵ و بێدەنگی بەهۆ لە خۆبایی بێ هەواڵ و بێدەنگی بەهۆی لە خۆباییتە دڵت قەڵ لە باڵغا وەکو تیڤی و سایتە ئێستا کاتی هاتووە پێم وەختی جودایتە ئیتر بڕۆ بۆ ڕێی خۆت کاتی ماڵاوایتە ئەوە بۆ ئیبراهیمی چونکە باوچیەی بەزە سبحان الله لئیشی خالق و پەروەردیگار چی دروست کرد لە دنیا هاوار سەداوار نازانم چۆن وەسفیکەم لە دوانی شۆخی نازدار شاعیر وەسفت ناکە بە وشە و شیعر و شوعار بۆ وەسفت بانگت بکەم هونەرمەندانی نێو شار بۆ وەسفت بانگیان بکەم هونەرمەندانی نێو شار لاستی تۆدا لاڵم هیچیان نایەتە سەرزار من دەمەوێ بتبینم سازی کەی جوان و دیدار گوتم چۆنت بێ خۆشە ئەوا بێ یاری نازدار دەیگوت هێن دەماز دەکەم وێم دێنم لە دەموزار دەیگوت ببە باغەوان لە نێو سینەی هەنار دەیگوت هەی لە خۆت خەنی چیترت دەوێ قەدار هیداکەم لە خۆم نەما ئەو نەماتە خوار ئیبراهیم باوچی ئەیبەت کوڕی مەردوو بەدەمار بۆ بۆتانی کۆسمەتیک نێوی دەبەم هەزار جار ئەم شەو گۆران لێرەیە میران مارمار ئەوە گۆران ناتووە لێرەیە میران مارمار سەد سڵاو لە شێرۆمێ سەد سڵاو لە شێرۆمێ نێوی بڵاوە لە نێو شار ئەوە بۆ مامەر شێرۆ نێوی بڵاوە لە نێو شار بۆ محسین گەیاندنە لێرە بۆی دەڵێم ئەوجار پایەدار بێ ئیشاڵڵا سڵاو لە جەماڵ کۆچار بۆ کارۆ مەلاک دەڵێم نێوی مخستۆتە نەوار یونسی دووە لە مەڕی هاوار خاڵقی کردگار لەخوا دەپاڕێمەوە دوور بێ لە دەرد و ئازار بەیادی تۆ ناخەوم شەوان بە گریانەوە فرمێسکی
ببيت وكجانوا دڵی خۆشبەخت ژینم مەرگیز نەبوژانەوە دڵ و گیانم بەبێتۆ هەرگیز نەحەسانەوە چەند جار ڕوون کردە خودا بە نزا و پاڕانەوە ئێمە پێکەوە بژین شاد بین لەم ژیانەوە هەنگاو بنێین بەرەو پێش بەبێ ئاوەڕدانەوە مناستت بووە دەربڕۆم بە سۆزی ئەشقانەوە تۆ مەکر و ناسان بکەی بە دوو چاوی جوانەوە دەبەوەش خۆت وەرەوە چیتر لەم ژیانەوە هەتا کەی دەژی وەکو خەونی شاعیرانەوە ئەوەی بڕوا هەر دەڕوە دەڕوا بێگەڕانەوە وەرە بەم ماچی لێون ئەوە بۆ ئیبراهیمی دانیشتوە لەو شانەوە بۆ محەممەد سەلاحی دەێڵم لەو بەندانەوە بۆ تەها ئەڵەحمەدی بە مامە کارزانەوە بۆ عەبدوڵڵا بیکوۆیە بۆی دەڵێ من ئێرانەوە بەندی بۆکان بەزازە بە مام هونەروانەوە حاجی محەممەد سەعدوڵڵا بە دوور بێ لە ژانەوە ومەتین گەل هەڕیە بە کاک بیلالوانەوە ئەوە بۆ ئەلەن دەڵێم نێویم لەو بەندانەوە سڵاو لە مەلیک دەکەم بە دوور بێ لە ژانەوە من حزم لو بنديا عرشي هنر دلقيني هنر من او كسيا كهنر دخلقيني هنر من دو هنر كان كاتيا جان دفريني ميشو بيشتاني نيا كان دفر دوريني ميشو بيشتاني نيا كان دفر دوريني سوارا وسوارا يا اقر بورا سوار دا بزيني هەتا کەلاک نەکەوێ دارەش خۆی ناخزیێنێ ئەو مریشکە بەسەند نییە هێلکەی خۆی بدۆڕێنێ بۆ ئیبراهیمی دەڵێم زیرەک دەنجیا ببێنێ لەلای ئیبراهیممە باڵێم بەجێنە مێنێ چونکە باوکی هەیبەتە بە هەیبەتەوە بمێنێ بۆ بۆتانی کۆسمەتێک کوڕی مەرد خۆی دەنوێنێ ئەوە بۆچان لێرەیە کوڕی مەرد خۆی دەنوێنێ بەدڵ پێیدا هەڵ دەڵێم دوایە نەڵێ جێم لێنێ بۆ موحسین گەیاندنا زیرەک دەنجیاڵ دێنێ میران مارمار بەخێرێ زیرەک بەخێری دێنێ بۆ گۆرانی ئاڵمانی باڵێم بەجێ نەمێنێ سەد سڵاو لە شێرۆ بێ سڵاو لە شێرۆ بێ سەر بەسەر ئێرە دێنێ ئەوە بۆ جەمال کۆچەر ئەمە ناوی دەخوێنێ کارۆمە لا لێرەیە دژمنی دەبەزێنێ بەندی و نسام شەو حەماسەی دەخۆڵکێنێ بۆ یونس دووە لە مەڕی بالێم بەجێ نەمێنێ حەمەد سەلاحی مەهدی کوڕی مەرد دانامێنێ یاڵا